بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناڕەزایەتی و خۆپیشاندان و گردبوونەوە دژی بڕینی موچە و ئاوڕنەدانەوەی حکومت لە موچەخۆران و کاسبکاران سەریاڵ داوەتەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان تحەدای گارەسی حکومەت هەرێمی کوردستان دەکات و باز لەوە دەکات ئەگەر ساڵێک داهات هەرێمیان بدەنە دەست دەتوانن کێشەی موچە چارەسەر بکەن و ئابووریش ببوژێننەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر سەرەڵدانەوەی ناڕەزایەتیەکان دەکەین بە میواندارێک لە بەڕێزان نەوشیروان حەمەغەریب نوێنەری مامۆسایانی سەربەخۆ لە ستۆدیۆی سەرکی، هەروە لە هەولێرەوە گۆران دیبەگەیی پارێزەر، هەروە لە دۆکیشەوە ئیستا سدیق بەرواری چالاکی مەدەنی لەگەڵمان دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. ناڕەزایەتیەکان دژی دابەژنەکردن و بڕینی موچە بەردەوامن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش تەحەدایەک ئاڕاستەی حکومەتی هەرێم دەکات. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تەحەدایەک ئاڕاستەی حکومەت دەکات و ڕای دەگەێنێت ئەگەر بۆ ماوەی 1 ساڵ داهاتی هەرێم بدرێتە دەستیان کێشەی موچە چارەسەر دەکەن و ئابووری هەرێمیش دەبوژێننەوە. لێرە پێشنیارێکی دەخەمە بەردەستی حکومەت وەک دڵسۆزێکی وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە کە وەک باسم کرد داهاتی ئەم وڵاتە بەشی موچە و بودجەش دەکات، بەڵام با لە دەستێکی ئەمین دابێ. پێشنیار دەکەم بابێ حکومەت بۆ ماوەی ساڵێکی ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان کە بەدەست دوو حیزبەوە پەرلەمانیش و حکومەتیش و دادگاش هەمووی تووشی کێشە و گرفتی گەورە بووە، بابێ ڕادەستی ئێمە بکات داهاتی هەرێمی کوردستان هەموو داهاتەکان و هیچ ڕێگریەکیش نەبێ لە بەردەممان بۆ ماوەی ساڵێکی تەبان. ئەگەر ئێمە نەمانتوانی ئابووری ئەم هەرێمی کوردستانە ژێرخانەکەی ببوژێنرێتەوە و موچە و بودجە دابین بکرێ، ئەو کاتەی ئەوەی کە ئێمە گوتومانە سەبارەت بۆ کە گەندەڵی هەیە و دزی هەیە ناڕاست بوو ئەوان ڕاستیان کردووە و ئامادەیمان هەیە و کاتەی بازی ئەم قسانەش بڵێن کە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە بەرپرسانی لە قسەی خۆمان، بەڵام کاکە ناکرێت بەڕاستی ینی چاکسازی لەم هەموو گەندەڵی و دزی و تاڵانیە نەکرێ، بەڵام بێ چاکسازی لە موچەی فەرمانبەرێکی فەقیر و هەژار بکات کە 400-500 پێدرێت. بۆ ئێمە دژینی و هەموو ڕێکارێکی یاساییش دەگرینە بەر چ وەکو ئاماژەی پێ لە هۆڵی پەرلەمان ئێمە هەوڵدەین هەڵی وەشێنینەوە کە داوای کۆبونێشی پەرلەمان دەکەین بۆ تایبەت بۆ ئەم بابەتەیە و ئەگەر ئەمەش بەڕاستی سەری نەگرت بێگومان ئێمە پەنا دەبین بۆ بەر دادگاکان بۆ هەڵەوەشاندنی ئەم بڕیارە نایاسایی حکومەت. هاوکات بەهۆی دابەژنەکردنی موچە و بڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران گربوونەوە و ناڕەزایەتی چین و توێژە جیاوازەکان بەردەوامە. کارمەندانی هاتوچۆی سلێمانی کە ماوەی هەفتەیەک بایکۆتی دەوامیان کردووە داوا دەکەن 30 ڕۆژجارێک بەبێ لێبڕین موچەیان پێ بدرێت. زیاتر لە 100 ڕۆژە تەنها یەک موچە بە ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ دراوە. بۆیە لێرەوە داواتان لێ دەکەین کە موچەکانمان لە کاتی خۆیدا بدرێت کە 30 ڕۆژ جارێکە. بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی یەکێک لەو بەڕێوەبەرایەتیانەی کە خاوەن سەرچاوەیەکی گرنگی داهاتی حکومەتی هەرێمی کوردستانە. بۆیە لێرەوە ئاگاداری بەڕێستان دەکەین کە بار و گوزەرانی ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ لە دۆخێکی زۆر خراپدا بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە یاسای چاکسازی دەکەین بە مەرجێ دەست نەبرێ بۆ موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە. چاکسازی لەوانەدا بکرێت کەوا بوون بەبار بەسەر ئابووری وڵات و ڕۆژێک فەرمانبەر نەبوون نەوەک ئەوانی ئێمە کە بە شەو ڕۆژ لە ئارێکداین. لای خۆشیانەوە بۆردی ڕێکخراوە مەدەنیەکان و تەندروستکاران و مامۆستایانی ناڕازی و کارمەندانی هاتوچۆ و فەرمانبەران بڕیاریانداوە ڕۆژی پێنجشەممە خۆپیشاندانێکی بەرفراوان لە سلێمانی ئەنجام بدەن. هاوڵاتیانی بەژمەینەتی هەرێمی کوردستان، فەرمانبەران، مامۆستایان، کاسبکاران، تەندروستکاران، برایان و خوشکانمان لە هێزەکانی ناوخۆ و هاتوچۆ ئاگاتارتان دەکەینەوە کە سبەینێ 25/6/2020 پێنجشەممە کاتژمێر 4 پاژنیوەڕۆ ناڕەزایەتی و خۆپیشاندان لە بەردەم باخی گشتی سلێمانی بەرامبەر سلێمانی پاڵاز دەست پێ دەکات. دژی سیاسەتی چەوساندنەوە و برسیکردنی هاوڵاتیان بۆیە داوای ئامادەیی و پشتگیری و پشتیوانی هەموو لایەک دەکەین بۆ گەڕاندنەوە و سندنەوەی مافە زەوتکراوەکانمان. داواتان لێ دەکەین کە ناڕەزایەتی و تووڕەیی ناو کۆڕە تۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی مەدەنی و دوور لە تند و تێژی بهێنە سەر شەقامەکان و لە هەمان کاتدا هەمومان پابەندی سەرجەم ڕێکارەکانی خۆپارێزی تەندروستی دەبین. زام کە پڕ بوو لێ ئەڕژێ. لەگەڵەوەی خۆپیشاندان و ناڕەزایەتی چین و توێژە جیاوازەکان سەری هەڵداوەتەوە
بەڵام حکوومەت خۆی بێدەنگ کردو و ئامادە نییە داواکاریەکی بچووک جێبەجێ بکات کە خۆی لە دابەشکردنی موچەدا دەبینێتەوە. مەکەن باوەڕ بەمانە مەکەن درۆ قەت تەرک ناکەن درۆ قەت تەرک ناکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا نەفشیروان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێوەکو مامۆستایانی سەربەخۆ و ناڕازی چۆن لە بڕین لە سەدا 21 موچەی موچەخۆران دەڕوان و پێتان وە ئەمە چاوساندنەوە و برسیکردنی موچەخۆرانە. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانیش بێگومان هەمومان نەزانین بەڕاستی ئەم دەسەڵاتە هەر کاتێک تووشی قەیرانێکە بێت قەیرانێکی تر یەت قەیرانەکەی پێشودا پۆشێت. ئێمە دڵنیان لەوەی کە ئاگادارین هەمووەمان تووشی وەزعی بوون لەگەڵ حکوومەتی مەرکەزیە کەوتونەتە مووقیفێکەوە بە هیچ شێوەیەک ئەو بارە لارەی خۆیان بۆ ڕاز ناکرێتەوە یان لە سەر و ئەمانە شۆجارێکی تر بە قەیرانێکی تر بۆ بیربردنەوەی هەموو ئەمانە و کۆمەڵی شتی تر کە بەداخەوە هەمومان نەزانین لەم کاتەیە لە ڕوویەوە بینین جێشی تورکی بە هۆستی خۆی تەراتێنیەتی ئەوە وەزعیان لەگەڵ عێراقاوایە ئەوە سەر سنوورەکانی ئێران بەو شێوە هەموو ئەمانە ئێمە وا هەز دەکەین لەگەڵەوە شاوەزعی ناوخۆکە ڕۆژ بە ڕۆژ وەزعی ئەم حیزبانەی دەسەڵات لەبەر چاوی جەماوەر و لەبەر چاوی تەنانەت لایەنگرانی خۆشیانە بەرەو قورسی و بەرەو ئەوە ڕۆن کە لیان وەڕز بوون یان وردە وردە بە قەیرانێکی تر ئەوە دەوێت ئەمانیان لەبیربردنەوە بەڕاستی ئەمە پرسیارەکەین و ئەم مانگە تۆ بە لە سا 21 لێبڕین ئەی مانگێکی ترچیەکەی یعنی تۆ گەر ئەمە بیرکەینەوە بە حسابی خۆیان 220 ملیۆنی پێشوو ماوە لەگەڵ ئەوە دوود مادانە مانگە نەو دەفرۆشن لەگەڵ هەموو ئەمانە شایستایان بە 40-50 ڕۆژ هەنێ وەزارەت گەیشتوەوە ئاگاتە 6 ڕۆژ وە کۆزانین کارمەندانی هاتشۆ بۆ نزیکی 6 ڕۆژ موچیان وەرنگرتو لە ماوەی 100 ڕۆژایەک موچیان وەرگرتووە لەولاوە کارمەندانی تەندروستی وەزارەتی تەندروستی واگاتە 50 ڕۆژ بەم لەگەڵ 50 ڕۆژ و 6 ڕۆژ یەی لەگەڵی شیا لە سا 21 موچا بڕیت ئەمە هیچ مانایەک نامێنێتەوە ئەی مانگی داهاتوو چیەکەی ئێمە گەشتونێتەوە قەناعەتەی کە ئەمە چۆن هەموو ئەو شتانەی پێشوو کە جۆرێک لە دەستکردی خۆیان بووە بەداخەوە کە ئێمە ماڵین خۆیان ئەم وەزعانەیان خولقانوە شتێکە لە قەیرانێکی تری دروست کراوە بۆ مەشغوڵکردن و خەڵکی و بۆ ئەوەی خەڵک لە باتیەوەی کە بێت داوا لە شتی زۆر زیاتر بکات ئێمە هەموو خەڵک ئەو وەزی کارەبا بینی چۆنە لە بیری چۆتەوە وەزە خەڵکی سێکتەری تەندروستیە بینی لە بیری چۆتەوە ئەو قەیرانە گەورەی پەروەردەی تێکەوتووە خەڵک هەموو ئەمانیان لە بیری خەڵک بردوێتەوە ئێستا خەڵک لە چاوەڕێی ئەوەیە بە 50 ڕۆژ موچەیەک وەرگری یە موچەکەشی بووە کابەوەی کە لە جارێکتر لە سا 21 لێ ببڕێت کامە بە حساب بۆ مانگێک شەمە دڵنیا مەگەر خەڵک بێدەنگ بێت کامەد وەکو پاشەکەوتەکە بۆ چەند ساڵێک درێژای کێشێت ئەمە شتێکی زۆر هەڵوێستی خەڵک ئەمە بەڵێ کەوت بیست زەبت کەوتوەتە سەر هەڵوێست خەڵک بێدەنگ بێت ئەمە درێژای کێشێ خەڵک بێدەنگ نەبێت ئەمانە تا ڕادێگەێنەوە سەرەوەی کە جارێکی تر تۆزێ خەڵکەوە هەنکەنەوە بۆی تۆزێکی تر درێژە بن بەو تەمەنە و بەو دەسەڵاتە ناڕەوای کە خۆیان کە بە سیاست ئیش لەسەر برسیکردنی خەڵگەکەن بۆچی خەڵک برسی دەکەن ینی ئەمە جۆرێکە لەو سیاسەتی ئەو دەسەڵاتانی کە بەداخەوە کە بە شێوازێک تووشی حاڵەتێکە بن کەوا هەز دەکەن ئەگەر خەڵکیان باش بێت چکە بەڕاستی ئەمە زۆر جارم پێناسیە کراوە ئەگەر حکوومەت بێت حکوومەت موەسسەسەیەکە پەیوەستە بە خەڵکەوە کاتێک وەزی خەڵک خراپە بێت ئۆتۆماتیکی خەڵک وەزی حکوومەت خراپە بە عکسی شەوکە وەزی حکوومەت خراپە وەزی خەڵک خراپە بێت بەڵام ئەمەی کە ئێستا هەیە ئەبینیت وەزی خەڵک لەو پەڕی قەیرانە کاریگەری بچووکترین کاریگەری لەسەر دەسەڵات دروست نەکردووە یعنی ئەمە حکوومەت نییە دەسەڵاتێک نییە تۆ بڵێ ئەمە هاتووە کە حاڵەتێکی ئیسیسنایی وە ئەم زروفەی دروست کردووە ئەمە سیاسەتێکە بۆچی ئەینەن سیاسەتی دەسەڵاتی بۆ نمونە دەرەبەگە کۆنەکان ئێمە هەمومان لە بیرمانە باو پیرانمان کە باسی ئاغانەکریان و دایمەن ئاغاکان ئەیانوت ئەبێ ڕەعیەتەکە و نابێت پینەکەی لە دوو پینە و بێبەتی پینەیە شڕواڵەکەی دایما بێت لە دوو پینە زیاتری پێوە بوو هەچ کاتە پینەکانی کەم بۆ بۆ پینەیەک و دوو پینە وەزی ئاغا خراپە بێت چکە ئەمانە بەڕاستی وەکو دەڵێم دەسەڵاتن موەسسەیەکی ڕێکخراوی بەڕێوەبردنین بە هیچ شێوەیە سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێز لەسەر خۆپیشاندانی سپەس شەرقسە دەکەین لە سلێمانی کاک گۆران سوپاس بۆ مامەدەبوونی بەڕێزیشت سەبارەت بە بڕینی موچەی فەرمانبەران پشتی بەچی بەستۆ یاخود ئێستا دەتوانرێت لە ڕێگەی ناڕەزایەتی یاخود دادگە پەرلەمان لە چ ڕێگایەکەوە ئەو ناحەقەی بەرامبەر بە موچەخۆران کراو هەڵبۆشێتەوە
بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتا سڵاو لە بەڕێست و میوانەکان و تەواوی بینەران لە ڕاستیدا ئێمە دوێنێکە یاداشتێکی ناڕزایەتی لەگەڵ کۆمەڵێک چالاکوان هەروها مامۆستا هەروها یاساناس دامان بە داواکاری گشتی لەسەر کۆی ئەو ناڕزایەتیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتتریش دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەگشتی موچەخۆران هەر لە خاوەن پێداویستیش تایبەت تاوەکو ئەو کەسانەی کە ئێستا کە مامۆستانە پێشمەرگەنە کارمەندی ئاسایشن هەروە هێزەکانی ناوەخۆ بە تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە داواکاری گشتیمان ئاگادار کردەوە خۆی ئەو یاداشتە ئێمە کە دامە بە داواکاری گشتی بریتی بوو لەوەی کە دوو ستەمنامەی تیا بوو یەک لەو ستەمنامانە ئەوە بوو کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە زوڵم لە تەواوی موچەخۆران دەکاتن تەزەڵومی دووەمیشیان کە ستەمنامەی دووەمیشیان بریتی بوو لەوەی کە داواکاری گشتی بێدەنجی هەڵبژاردووە بۆیە ئێمە داوامان کە لە داواکاری گشتی ئەچی داواکاری گشتیە کە بێتە جواب و پاڵپشتی موچەخۆران بێ و لەبەرەی خەڵکدا بێ خەڵک لەو پەری ناڕەحەتیدا دەبێتن داواکاری گشتیمان ئاگادار کردەوە کە ئێستا کە بەهۆی ئەم سیاسەتە سەقەتانەی کابینەی نو و کابینەکانی پێشووی هەروە خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان خەڵک لە دۆخێکی یەکجار خراپدا دەژیتن من وەکو پارێزەرێک کە لە دادگاکان دەبین و ئامارەکانیشمان لە پێشووشدا بڵاو کردوەوە تەنها لە ماوەی کەرەنتینە نزیکەی 400 کەس تاوەکو ئێستا کە دەستبەرداری ژیانی هاوسەری یەکتری بوونە بەڕاستی ئەمە کاریسەیە لە وڵاتە کە دەگوزارێتن ئەمەش کۆی ئەو نەعەدالەتیانەی کە هەیە دەگڕێتەوە بۆ خراپی پارتی و یەکێتی هەروە لە ئێستا دەگۆڕانیش چونکە ناشاردرێتەوە تەبەنی ئەم دەسەڵاتە دەکا و لەم حکوومەتەدا بەشدارە بۆیە دەکرێتن حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتن حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کار لەسەر ئەوە بکاتن موچەکان لە کاتی خۆیدا بە تەواوی موچەخۆران بداتن یاخود ڕێگە چارەیەشتر با موچەخۆران بۆ خۆیان بدۆزنەوە ڕێگە بە خۆپشاندان بداتن چونکە بارودۆخەکە نزیک بووە لە ڕاپەڕین لە تەقینەوە لە کۆمەڵێک بابەتی تر خەڵک بەرگەی ئەم بارودۆخە ناگرێتن بینیمان لە ماوەی ڕابردووەگە وەکو نمونەک باسی بکەین شۆفێری تەکسی کارمەندانی ئاسایش لەیان قەدەغە کرا کە شۆفێری تەکسی بن یان خود تەکسیەکانیان پێفرۆشتن پێیان هەرزان فرۆشکردن پاشانەکە هەستان چیان کرد گوتیان نابی ئێوە تەکسی باژۆن تەکسی لێ بخڕون کار بە تەکسی بکەن پاشان موچەکەی خۆی نادێ من ئێستا کە هاتم بۆ بەرنامەکەی ئێوە لە ڕێگا تووشی مەفرەزەیەکی ئاسایش بووم باوەڕتە بێ ئێستا ئێمە لە سلەی هاویندا لە سلەی هاوینی ئەم کارمەندی ئاسایش هەروە کارمەندەکانی تەنیشتیشی جلی زستانیان لەبەرە بەداخەوە ناتوانندرێ ئەم حکوومەتە خزمەتی موچەخۆرانی خۆی بکاتن ئەوەی کە بەڕای ئێمە و بەڕای مامۆستایان و بەڕای تەواوی موچەخۆرانیش کە بەرپرسیاری یەکەمە ڕاماگەیان کە پارتی یەکێتینە بەداخەوە لە ماوەی 29 ساڵی حکومڕانی ئەوەی جێگای نیگەرانیە پارتی یەکێتی چێژیان لە ناڕەحەتیەکانی خەڵک وەرگرتووە من بە تەحەداوە قسەیە دەکەم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێیان وێ ئەم قسەی من ناڕاستە باشە ئێستا کە هەموو دەزانن بارودۆخەکە چۆنە یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو خەڵک بە جۆرێک قسە دەکاتن بابێتن لەم حکوومەت و لەم پەرلەمانە بکشێتەوە گۆڕان هەروەتر کە گۆڕان ئێستا کە یەکەم کابینەیەکە بەشدارە بەڵام لە زاری پێشوو خۆمان دەزانین بەهۆی ڕێگریەکانی پەرلەمان و بارودۆخەکە کە ئێستا کە ماوەی ساکە لە حکوومەتە دەکرێت بکشێنەوە پارتی دیموکراتی کوردستان دەزانێتن بۆی دەچێتە سەر ئەم هێزانە چونکە یەکێتی پارتی دوو زۆنیان داگیر کردووە بەهۆی ئەم دوو زۆنەوە چەسانەوەی خەڵک هەروەک ئاماژەم پێدا کە دێن چێژ لە ناڕەحەتیەکانی خەڵک وەرەگرن تۆ سیر کە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بە جۆری خراپ بووە هەرتەنها موچەخۆران نینە موچەخۆر لە هەرێمی کوردستان ئێستا کە موچەکە وەرداگریتن بازاڕیش ینی کێشە دەکەوێتە بازار دواتریش دانەمەزراندن کۆمەڵێک شت ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردە کاری حکوومەت چییە باشە ئەگەر کاری حکوومەت لە پێشوشدا لە ڕاگەیاندنەکان لە ڕاگەیاندنیەوەش باس کراوە ئەگەر حکوومەتێک تەنها کاری ئەوە بێ موچە دابەش بکاتن ئێوە مەکتەب بەچ حواڵە دەتوانێت بیکاتن بەداخەوە 400 ملیارەکەشی دابەش مەکتەب حواڵە بەیادەوانی دابەشی دەکرێت 400 ملیارەکەش ئێستا دیزە بە دەرخۆ نەکراوە کۆمەڵێک کێشەی بۆ موچەخۆران دروست کردووە ئەمە وای کردووە هەروەک ئاماژەم پێدا تەنها کاریگەری و ئەسالب و خراپی لە گۆرانی موچەخۆران نەبی هەروها بازاڕیش تو سیر کە ئێستا کۆمەڵی خەریزما هێدانە مەزراوە دەمەوێت ئەوە بڵێم لە شاری هەولێر چێشتخانە هەیە وەستایەکەی سووریا وەستایەکەی سووریا کاشێرەکەی بەنگلادیشیە ئەو کەسەی کە لە پێش چێشخانەکەدا سوال دەکاتن داوای یارمەتی دەکاتن کوردە بەداخەوە بەچەند بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوای 29 ساڵ لە حکومڕانی لە کاتێکدا دەیانگوت هەولێر دەکەین بە پایتەختی وڵاتانی عەرەبی بووە پایتەختی وڵاتانی عەرەبی کۆمەڵێک ناوی گەورە بەداخەوە ئێستا کە بارودۆخی هەولێر دهۆک سلێمانی هەروە هەڵەبجە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چارەسەرێکی خێرای موچە نەکاتن ڕەنگە ڕۆژێک دابێتن حکوومەت ڕابگەێنێتن لە مانگێک دوو موچە دابەش کاتن خەڵک هەلی قبول نەکاتن بەڵێ سوپاس دەکەم دەگەرەمەوە لە دواتر کاکی گۆران بچینە لای کاک عیسا کاک عیسا زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دۆخی موچەخۆران و کاسبکاران و خەڵک لە سنووری بادینان و پارێزگای دۆک چۆنە بله بناوی خودی مزون و دلوان
گلک سپاس بو وی درفته کو میوان کرین سر بارو دوخ نوکه اوی کردستان تعداد شید بداخ و ما مخابنی و یعنی کو وان کودان ام چاو خود بینین یعنی اوه هب سری مهات ام ترسین اوه هند وکشید حتی کارتی کرنیل جیل دیف مجراته مخابن یعنی مفروضه بزیترین دم یعنی حکمت دیف چونه که الخوب کده و لزورینه که الخوب کده و دا بشد جوی نخوشی بدر کوید یعنی مخابن خلقه که یه بیزار بوی خلقه که یه پی نخوش بوی يعني خلاص هنده يعني ظلم خوب كجيد جنك خوب كجيد خوب سجيد خو سيدارات انت خانيت خوفه بقهده في رادي يعني نحته في درجة مع الأسف مخابن بله بله بشوی که گشتی خلق چونه ل بعدینان لدوک خلق نارضایتی زور بلین لرسالات زور توران هاف شوی ناوچکانی ایدیکه بله سرانسری پارێزگەها دو کە دەڤەرە بادینان هەمی یعنی خەلکێکی ناڕازیە ئەمنۆ بژی سەدی طبیعی یعنی بارا پتر خەلکێکی ناڕازیە ژێ دەستهڵاتێ و ژوی ئەف حکمێتێتە کرم سەراحەتەن یعنی ئەمنۆ بژمە چ شخص نەبێن یعنی کەس احتیمالەوە نەبێژیت بەس مهم یعنی ئەف حکمێتێتە کرن حکمەکی گەلێک نەیە ڕەوایە و نەیە درستە خەلکێکی ناڕازیە ئێک جاری خەلکێک بارا پتر یعنی ئەفشێن بێژن خەلکێک نەیە ڕازیە جوی دست حالاته یعنی مفروضه بزیترین دم چارک بو وی معزق هبید جوی معزق بدر کوین یعنی مخابن وکی ما گوتی خلقک يعني الكوراني باور كبار كوا خفتنا هندك يا جواني نجي بيجن بس يعني بيجن يعني چنا مهم دي حاشيه الكردين يا خو كان يعني حتى في درجه اول خلقي هاتي وجا مودي بو ايك هم كان اف حكمته وجا في بزيترين دم بيت اثر خط وعلاجك الفي واظب كانوا دا پیچکی باور یا خلقی بزفری نوه خلقی بشیوه که گشتی بارابتر یه نرازیش به دست حالاته بله بس وکو که گوران وتی اگر حکومت بو نمونه خدمت گزاری دابین نکا موچه دابین نکات نتوان ری پارێزگاری لە سونەرەکان بکات ئەرکی چییە خەڵک ئەم جۆرە حکومەتەی بۆ چییە کە نتوانێت هیچی بۆ بکات خودی یا بزحمته یعنی نتشتا گدونه یعنی اصلا زانم دی حکمت شکری دست بکات و دل کیری بدماهی کد گله کب زحمته چونکو اوه نه یا افساله یا نه 2020 یا اوه یا سال 1991 یا وقتی هم چلی زفری نوه و همش عراقی و بوین یعنی اوه هینگیه و حتی ویگاوه امیدوان نخوشا داد جین یعنی هکنم بو پیش میرین سال نوتا دا يعني سيشار حصار سرمبون أبلوق أبوري يا أمريكا المتحدة سرمبو يا صدام السرمبو يا كرداب خوجي السرمبو وفيقا في أبو مديار بيت يعني باربتري مروفيت شارازات بيجن خود سال دنوتا داجي چه ازمنه بو بالنسبه ما كردا يعني هر دهاتي هبو گمر كبونو يعني دخل نفخوي هبو چه مشكله نبون يعني همشان هم خوب ريفا بين بس واجدان ابو سرما يعني سي ابلوقت ابوريل سرما بون سال دنوتا دا يل سال دنوتا دا جاي او باش زانيد پشتی هنگی ورا سالا شر برکو جته دا بو حتی دمایی که ورا 2003 فرصه کادیا مازن بو ماهات يعني حكم بحثي فرصه بكين ما بخب دلي ونديد پشتی هنگی ورا اوا مثلا 2014 اوا داعش و جاركات قيرانا دست بكره يعني اوا 29 ساله احتمال 2 ساله کا ما پیچکی خوشادیتی ما بین 2000 و حتی 2003 که تقریبا و فتره و احتمال 2 ساله کا پشتی هنگی جه کرمچ خوشی بخونه دید یا مثلا شر ناف خوی یا هاتنا داعش یا شر پکک یا جی یه ناف خوی و یعنی اف مشاکل یا وجا پارنمان یا نزاد چنما یعنی یا احزاب وگنا كان حتى وقت كانوا يعني مشاكل دي في مشاكل أبا همي تزفري تفا بو دو نقطة جلك سركي إيك شوا مثلا يعني أفكاسي حكميت كان يعني وانا النيازة دات پرورينين بو في خلقك أبدا فمنو بينين يعني أفا 29 سالة أفا نقطة سركي نقطة دي مثلا نفكرنا فان أحزاب دست حالات والد جرن
ابد فيك ناكن يعني هر دي بيني او دي بشتي ازي حقمو يدي حقمو اوج بروي وكي قلنا كم مزنا هيد بشت اس او تو قولك ما بيجي يعني مخابن كو ايش بريكي فيجا تشاكسازي نكد مخابن يعني بالا سپاسدەکەم دەگەرم وڵات دواتر مامۆستا نەوشرم کردم بۆ لای بەڕێز سەبارەت بە خۆپیشاندان ئێستا خۆپیشاندانی ناڕەزایەتی هەیە سپەش ئێوە بەنیازن خۆپیشاندان بکەن پێتان وایە کاریگەری دەبێت دەتوانن ئەم زۆڵمە لابەرنەوەی کە لەسەر موچەخۆرەیە وەڵاهی وەکو کاریگەری بەداخۆ یعنی من زۆر جارە قسەم کردو یعنی ئێمە کاتی خۆی ئەو قسەم زۆر دووبارە کردوەوە لە سەردەمی بەعسالەها ئەوڵ هێشتاکان ئێمە مناڵبووین لەم گەڕەکانی سلێمانی هاوارە کرا خۆپیشاندان و مانگرتن ڕێگایەکە بۆ سەرکەوتن یعنی ئێمە بەرامبەر بەو دیکتاتۆرە پیسە خەڵک ئەمەلی ئەوەی هەبوو کە خۆپیشاندان ڕێگایەکە و بالفعل لەس هەمومان نەزانین خوێندن بە چی کرایەوە بە کوردی خۆ بە شۆڕشیێمانە نەکرایەوە بە کوردی بە خۆپیشاندانی خەڵک و تەلەبەی سلێمانی خوێندن کرایەوە بە کوردی کۆمەڵشتی تر هەمومانەوانی کە لەو سەردەمی هێشتاکانە لە بیریانە ئەزانن یعنی ئەمە لەگەڵ ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە ئەمەلێکمان بەوە هەبوو کە خۆپیشاندان و مانگرتن بەرەنجامێکی هەبێ و خەڵک دڵی پێخۆش بوو خۆی لەسەر بە کوژدەیە هاتە سەرجادە ئەیزانی دەستکەوتێکی هەبێ بەڵام بەداخەوە ئەوی تا ئێستا لەگەڵ ئەمانە کە کراوە ئەگەر بەرهەمێکیشی هەبێ خۆپیشاندانەکان ئەمانە ئەوەنە بغرا بوون ئەوەنە لە خۆیان بایی بوون هاتوون بە شێوازێک هیاویانە بە خەڵکان نەما ئەمە دەستکەوتی خۆپیشاندان و خەڵک نییە ئەمە مەکرەمەی خۆیانەیەن بە خەڵک ئێمە هەمومان بینیمان لە چەند ساڵی ڕابردووە بە چەند مەرحەلەیەک بە خۆپیشاندان و بە مانگرتن و بە خێمە هەڵان مامۆسایان و فەرمانبەران هەنێ دەستکەوت لەم حکومەتە پچڕێنرا بە زۆر بەڵام وای وێ ناکرد کە ئەمانە دەستکەوتی خۆپیشاندانی بۆی خەڵک بێعمل کالەوەی بۆچی خۆپیشاندان دەکەن سپەیزن خۆپیشاندان بکەن ئێمە ئیتر گەشتوینەتەوە قەناعەتی بەڕاستی ئێمە بڕێرمان ناوە وەکو وتمان شتێک نییە مؤسسەیەک نییە بە ناوی حکومەتەوە ئەوەی کە کرێ ئێستا چۆنەڵێ ئاشێکە و ئاشێکی نەزانە و خوای ژێڕێەوەی کە لە وڵاتەیە بڕێوچی هەمومان نەزانین دڵسۆزی خەڵک و کارمەندانی ئەو دام و دەستگایانانەیە کە ئەوەی کە ئێستا بەڕاستی ئەگەر لە هەر شوێنێکی ترابووە لەوانەیە ئەو کەلتورە پاکەی خەڵک نەبێت کە خەریکی تێگانیەوەشن ئەو ئاشتێک کۆمەڵاتی کە لە ناو خەڵکا هەیە کە بەداخەوە ئیش لەسەر تێکدانیەوەژەکەن ئەوەیە کە ئەم زروفەی هێشتوتەوە ئەگەر بەدەستی ئەوان بێ ئەوانە شتێگەیت ئێمە ئازانین ئەڵین ئەگەر بژمرین با بە هاوارەوە بمرین بە بێدەنگی نەمرین ئازانین کاریگەریان لەسەریان نییە بەڵام ئەبێ مەجبورین پێیان بڵێن کە ئێمە بە ناڕازین پێیان بڵێن کە ئێمە قبوڵی ناکەین پێیان بڵێن ئەمە تا سەر نییە لەوانەیە خۆپیشاندان جار و دوان وسیانی تر بێ خۆپیشاندانی مەدەنیانە بەڵام دوای ئەوە گاتە قەناعەتێک وەکو کاگۆران وتی بەڕاستی هیچ شتێک دادیان نایە ئەگەر بە دووموچە و سێم و چەش دووبێنەرێنی خەڵک هەمومان بینیمان ئەمان سەد جارم قسەیە کراوەتەوە کە لە دەسەڵاتی بەعز بەهێزترنین کە لە دەسەڵاتی وڵات بەڵام هەمان بنەماکانی باسییان تێدایە کە نیوەکو بەعز بڕۆن واللهی من پێم وتی بەعز تا ڕادێ خەڵک ئەمەلی بەوە خۆپیشاندان لەگەڵ بەعسا دەستکەوتێ بێ بەڵام لەگەڵ بەڵام لە حکومڕانیە ئەو ڕاستە دیکتاتۆر بوو بەڵام دەوڵەتمەدار بوو دەوڵەتێک بوو قانونی هەبوو یاسای هەبوو کۆمەڵشتی هەبوو بیری لە خەڵگە کردەوە کابرا ئەگیرا لەسەر سیاست معاشەکەیە بە ماڵ و مناڵەکەی بۆی بژێنێت تا نەگەشت بۆ ڕادی کە بە شێوازێک وا خراپ ببێت ئەمانیش کەوایان لێکرد بەو دەرەجەی کە هەمومان نەزانین دەستێک هەڵکردن لەگەڵ ئەم لاولای شۆڕشەکەش بوو بە هینێک بە دەستی دەوڵەتانی دراوسێەوە ئەمەی کە ئێمە یکەین بەیانی بەڕاستی گەشتونەتەوە قەناعەتەی کە جارێک ئەوەکوتم موسسەیەک نییە ئەوەی کە ئەم وڵاتی وا لێ کردو بەڕاستی حیزبەکانن ئەو حیزبانن کە لە دەسەڵاتە بەداخەوە چی مەسات بەسەرم گەلایە هاتوو هەمووی ئەو حیزبانن چی گەندەڵیە ئەوانن چی دزی و پارەیە لای ئەوانە ئێستا هەموو کە زانێ پارە لای حکومت نییە پارە لای و حیزبانەیە لە ناو حیزبانەشا لە ناو گروپێکی بچووکە کە ئەو بنەماڵنیە ئەو دەست و تاقمانن کە ئەم حیزبانە بەڕێوە بن بۆ ئێستا ئەوان ڕۆژ بە ڕۆژ لە دەوڵەمەند بوونان وەزعی خەڵک بەرە خوارەوە ڕوا بەڵام ڕۆژ بە ڕۆژ کۆمپانیا نەوتیەکانی ئەوان کۆمپانیای گاز و نازام ئەنواع کۆمپانیای تر بڕۆ سەیری کە ڕۆژ بە ڕۆژ داهاتیان زیاکە چەند قەیران زیاتر بێ ئەوان ئەوەنە قەینیان زیاکە چەند مەترسی و ئاسایی شتێک چێ کۆمپانیا ئەمنیەکانیان ئەوەنە معاش زیاتر وەرەگرن یعنی ئەمانە ئیش لەسەرەوەکەن تەن کاسپی بەداخەوە یعنی ئەگەر بیرێ بکەینەوە ئێمە زۆر جار کە ناومیە دەبینە گەڕینەوە بۆ شەستەکان کە بەداخەوە بنەماڵانە هاتوون مەسەلەی کوردایەتیان وەکو کاڵایەک بۆ بازرگانی بەکارهێناوە تا ئێستا یعنی گەیشتووە ڕادەی کە وا وێنایانە کرد کە ئەمان منافەسی دەوڵەتێکی وەکو تورکیاکەن هەمومان بینیمان ئەتوانی بڵێ قیمەی مسەقفی لایەنە دەسەڵاتدارەکان باسیەوەیانە کرا گەرمانە هەر هەڵەیەک بەرامبەرم هەرێمە بکەن وڵاتەکان هەڵەوەشێ هاتوون هەموو خاک و سەروەتی سامانی سێرسەوی خۆش سەر زەوی ئەم وڵاتیان
تەسلیم بە وڵاتانە کردووە بۆیە ئێمە پێداگریەکەین و بەیانە چینە سەر شەقام ڕێجارەمان لە حیزبەکان داواکاری تەنی خەڵک خۆپارێزێ بەڵێ ئێمە ئەومان دڵنیا کردو تۆکو لە بەیاننامەکەی شەوە داوا لە هەموو ئەواناکەین کە بەشدارە بن بەڕاستی ڕێنمایەکانی خۆپارێزی پەیڕەو بکەن لە بەکارهێنانی دەمامک و دەستکێش لە چۆنیەتی وەستان لە شەقام و لە بەشداربووەکانە تا بتوانین لە یەکەوە دوور بین چکە ئەم بەڵایش بەداخەوە کە ئەمەش دەتوانین بڵێن بەشێکە لە نەزانی ئەم دەسەڵاتەکە بەو شێوەیە بەدا هەموو بینیمان لە کاتێکا شتەکە بۆ ڕادێ نەبوو خەڵکیان خستە ژوورەوە خەڵکیان سجن کرد و خەڵکیان بێنان و بێبازار کرد کە هاتە سەرەوەی کە پێویست بۆم ڕێکارانە بکرێت شتەکە لە دەست دەرچوەوە تا ئێستا هەز دەکەیت. سپاس دەکەم دەگەرم وڵات کاک گۆران سەبارەت بە بۆچی بەڕێزوتت دەسەڵاتدارانی ڕێم یاخۆ بڵین پارتی وەکێتی چێژ لە سزادان و ئاشکەزەدانی خەڵک وەردەگرن قسە لەسەرەوەی بۆچی دەست نەبرا بۆ گیرفانی حەزب بۆ کۆمپانیاکان ئایا کۆمپانیاکان ئێستا هیچیان هەژار بوون لەم بارودۆخە کە دەستیان بۆ نابرێ یاخ بۆ داهاتی نەوت و خاڵە سنووریەکانیش؟ بەڵێ کاک حەچیم ئەگەر دەرفەتم بدەی من دەمەوێتن باز لەوە بکەم ئایا پارە هەیە یاخود نییە ئەمە یەکلا بۆتەوە لە خاوەن پێداویست تایبەت بپرسە لە پیرێک لە پەککەوتەیەک لە هەر کەسێک لەسەر هەر کوچە و کۆڵانێک لە هەر شوێنێک بپرسە خەڵک سیقی بەم دەسەڵات ڕاست نییە بڵێن پارە نییە ڕەفاهیەتی وان دیارە ژیانی وان دیارە گوزەرانی وان دیارە باچیان بە خەڵکی هەرێمی کوردستان یان ئەوە یەکلا بوویتەوە بۆیە ئەمە ناتوانین قسە لەسەر بکەین ئیدانە دەکەین داوا دەکەین یعنی بەڕاستی ئەو شتانە زۆر دووبارەیە من بە نمونەیەک باز دەکەم ئێستاکە هەروەک ئاماژەم پێدا کە پارتی یەکێتی چێژ لە وەرەگرن ئازاردانی خەڵک هەروەها گۆڕانیش من یەک نمونە دێنمەوە یەک لە کەناڵەکانی خۆیان کە بەقەد و دوو وەزارەتیش یعنی قوتی خەڵکی لێ سەرفەکەن وشیار زێباری کە قسە دەکەم بەرپرسیارم بەرپرسیارەتیەوە قسە دەکەم ئەگەر ڕاز ناکەم با داوام لەسەر بنووسن با ئەمە توش سزای یاسایی بم وشیار زێباری هاتووەتە سەر کەناڵەکە چی دەڵێتن مانجی ڕەمەزانە خەڵک پارەی نییە خەڵک گوزەرانی خراپ یعنی زۆر خراپە کێشە کەوتوتە ناو خێزانەکان هاتیە دەرێتن سفرەی بەیانیانی نیەتیڤان بارزان کە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە سفرەی جیهانیە يعني خلق سوق دكاتوا يعني حسابي مشاعري خلق ناكا خلق لسدو خشي دا قوات طالباني هاتي لبرنامج ورزش استا كزيغري سروش حكومه يريم كوستانا باز لسدكاتن من كاتك دادن شملكاتي نا خواردن دوشيش كباب يا خوشيشك بانك دكم هتاو صاد نبتو كاتك او خوات وزب بانك دكم شيشكي ترم بوبيتن بداخل يعني حساب مشاعري خلق ناكن اوي غورانس دريتن يقل عندها برلمان كان غوران هاتيا من لما قلسي روشي هيتس كاتك زلي دوباره لبرناكم لكاتك خلق هي زل هي بتنصال لبري دكاتن باشا انا كلا خلشي ورقت لبري دكاتو يعني اوي كاتك حساب له خلق ناكن ومشاعري خلق ناكن دبي خلق لو راسي بزانيتن دواتي يجموت خورا خام پێداویست تایبەتە مامۆستایانن ئەوانە مجاملەیان دەکەن زۆر جاران دەبین لە یادی ئەوەی کە باسی مامۆستایان دێتن زۆر مجاملەی مامۆستایان دەکەن مامۆستایان وا و مامۆستایان ئیدی ئەوە بەس مجاملەیە دوورە لە ڕاستی هیچ شتێک نییە خام پێداویست تایبەت باشە پرسیار دەکەم من ئامارێکم باس کرد کە سەری 400 کەس بەڵێ سنووری هەولێر کارنتین جیابۆتەوە من بە بەڵگە پێت دەرم هیچ کەسێک لەوانەی کە جیابۆتەوە خێزانی ئەندام پەرلەمانەکان نین هیچ کەسێکیان خێزانی وەزیرەکان و مەکتەب سیاسیەکانی پارتی و یەکێتی لەبەر چێ ڕەفاهیەتی خۆشە کێشەی نییە کە کێشەی نییە بە دزی بە بڕینی قوتی خەڵک بەوەی کە ئەو کۆمپانیای هەیە دێتە ژیانی خۆشەکە بەڵام ژیان لە خەڵکی کە تێکەداتن ئەوەیە کە گرفتیە بۆ خەڵک دروست کردیە بۆیە دەڵێم ئەوانە چێژ لە ئازارەکانی خەڵک وەردەگرن کاک حەچیم ئەگەر چێژ لە ئازارەکانی خەڵک وەرناگرن هەر یەکێک لەو سێ حزبە بابێن بکشێنەوە بابين بكشينەوە واقعەکەیان بینی حقیقەتەکەیان بینی بۆچی لەم حکومەتە دەبێنەوە کە ئەم حکومەتە وا دەبینین چۆن تەرکیزی خەڵک لا دەباتن بە شتی تافە دەزانین کەوا بینایەکان و باڵەخانەکان و ڤێلایەکانی دەرێ هەروە لە کوردستان ژیانیان چۆنە ڕەتبی سیارەکانیان دەبین باشە بۆچی دەبێ شەریکە دەست بۆیە مێژوو ڕەحمیان پێ ناکاتن ئەوەیە کە دەڵێن ئەوانە چێژ لە ئازاردانی خەڵک وەردەگرن ئەگەر بێت و حکومەت یاریمی کوردستان تقدیری مەشاعری خەڵک بکاتن باشە خەڵک هەیە ئێستاکە مامۆستایە کرێنشینە نەخۆشە کاتە کە موچەی دەدەیە 6 ڕۆژ تێدەپارێتن ئینجا موچەیەکی دەدەیە بیدا بکرێ خاوەن ماڵ یعنی لە بۆ خانوەکەی بچێ بۆ نەخۆشخانە یاخود بیکاتە مەسروفی مار و منداڵی ئەوەیە کاکە ئەوانە تەقدیری زروفی خەڵک ناکەن بۆیە ئەمە لەوە دەرچووە داوا دەکەین وڵی هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە وەشتی زۆر دووبارە بیتن ئەوانە 29 ساڵە بەم شێوەیە هینەیە بۆیە ئەگەر داواش بکەین من یەک داوای نوێم هەیە بەڕاستی داوا دەکەین لە خێزانی بەرپرسەکان لە پارتی یەکێتی لە بەرپرسەکانی حکوومەت داوا لە خودی خۆیان ناکەین داوا لە خێزانەکانیان دەکەین کاتە کە دێنەوە ناو ماڵ منداڵەکانیان ئەگە کاتێک شکێنیش دایاندین بەس پێیان بڵێن
عیبێ لە بۆتان بەسە حیامان چوو ئەوەندە دزی مەکەن ئەوەندە قوتی خەڵک مەبرن ڕۆژێک دادێتن دووساری شتێک دەبنەوە ملت ڕەحمتان پێ ناکاتن بۆیە نابێ پارتی یەکێتی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان دڵی بۆ خۆشکاتن ئێستاکە لە هەورێت بە زەبری هێزڕێگری لە گۆراندی بەگەی دەکە لە فران دەکە لە فیساد دەکاتن باشە ئێمە شۆڕشەکانی وڵاتانی ترمان بینی ڕەنگە ئێستاکە ئێمە قسە لەسەر نەعەدالەتیەکان دەکەین بەڵام ئەو کاتەی کە ڕاپەڕین سەرچاوە دەگرێتن ڕەنگە شەرەفی سەرکردایەتی ڕاپەڕینەکە یاخود لە ناو بردننی بەرپرسانی گەندەڵ بەبەر کەسێک بکرێتن کە گەنج بێستا ڕەنگە پۆبجی بکاتن ئاگای هیچ لە زروفەکە نەبێتن بۆیە دەبێت گیری زروفی خەڵک بکەن بارودۆخی خەڵک لەو پەری خراپیدا ناکرێتن لەوە زیاتر یعنی خەڵک ئازار بدەن بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتێ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ئیسا بگرم و لای بەڕێزت پێشتر بەڕێز باس لەوە کرد وەکو ناوچەکانی تریش بەشێکی زۆری خەڵک لە بادینان تۆڕن و باسیەوەت کرد کە مەسەلەن پێشتر داهات ئێمە تەنها داهاتی گومرگەکانمان هەبوو بڵێن موچەشی پێدەدرا لە پێش ساڵی 2003 بۆچی ئێستا بۆ هەموو داهاتەکانەوە بە داهاتی خاڵە سنووریەکان نەوت ئەو بڕەپارەی کە لە بەغدادێ داهاتی ناو خۆباچ نەتوانن موچە بدەن کە داواکاریەکی سەرەتایی و مافێکی سەرەتایی موچە خۆرانە؟ بەس عفۆن پرسیارە خۆ دۆبارەکە پرسیارەکەم لەسەرەوە بوو بۆچی پێش 2003 تەنها دەتوانرا بە
داهاتی گومرگەکان موچە بدرێ بەڵام ێستا سەر ڕای زیادبوونی سەرچاوەکانی داهات ناتوانرێت موچە بدرێت کە مافێکی سەرەتایی و سادەی موچەخۆرانە. ما قلت يعني مفروضة فيت حكمت موچا بدت وطبعا زانی المجتمع ما يبيك في جريدا ايكي بيكي في جريدا هكر فرمان بري بارا ورگرتن او دي بدت خدانه دکانه او دي يعني كمالگه همي بيك ود هم بيك ود جريدا مدويت منويت يعني مفروضه حكمت لازم كت موچا بدت يت فرمان برا چونكو تخا هر مازنيا في جواكي فرمان برن و سيكا بازرگانی بخوجينين صفره يعني اويجي فيت حق و خاصه وان دي بيجين بازرگان مقاوله باريت وابدني دا او بشین شول کن و داخل که بدن شولی ما هکر پاری وانه دنی و پاری فرمان برانه دنی باشه دی چه شولی تدسیکه دا یعنی اوه مفروضه حکمت لازم کد وکی ما گوتی یعنی ما دهاتی های مبخو یعنی ویگا في عراق بالا خوش ما وکد بونو منعم یعنی بجن عراق نه هیچ من هیچی تا بس ما اول خوکری کو في عراق بالا خوش ما وناکد ما اول خوکری نباوری ما بین خو ما بین عراق ما بین تركو إيران وما بين أخو حكمتي وخلقي أفنا باوري هندا چه بوي إيدي كسش باور ناكت يعني مفروض حكمت بده صرخت موچا بدات ولازم كات يعني بهنا عالم طنق بو راستي قالك بهنا عالم طنق بو اف عالم يا فقير بوي بيا ما بپاره يعني إيدي نشن ارزاق بكر نشن چنا دكتوري نشن شولكي كاركي كرياركي بخوب كان يعني عالم مفلس بوي افنا چه تسري حصا يعني مفروض حكمت لازم بزيترين دم هر دقيق بو حكمتي قالك هر ساعتك بو حكمتي قالك بزيترين دم حكمت بيت صرخت وموچا بدت يعني فيغا في حكمت ديشت موچادت وباريش بغدهاتي تيرخو ابي هي على الموجود دتا فرمان برا بيت سيكه دا دينت عالم بدت افغان خاصه المقاوله دا بيچكي يعني جيان زفري تاول كردستاني يعني مخابن يعني مخابن حكمت ايكاهن كان نباور يا هندام مثلا ما بين خو خلق پیدا کری باشه بابا چونی برز تاوکو مثلا دستی کی امین نبی و دستی گندل کاران دستی دس نبردريت دوخي موچو بلين موچ خوران هربم شوازه دمينتها نا ابخونا چه بيت افا بمينت يعني حليت هاي نكو حلينا حل او يانا في حكمته يعني استقاله بدات بشتا برلماني دياس نشم في حكميه يعني في بريفا بام اف حكميه من ورقرتي بشتا برلماني اس نشم دي خلاص يعني يانجي اف حكمته بيتا صرخته وكي ما قلت تشاكسازيو بكتب كذا فعلي بيقوتن يعني محتاج ناكد از دي هو كمو دي سري هاي هو كمو داروجي دي وصباحي يعني مخابنه يعني اف وزير اف برلمان رئيس وزراء او حتى دمويك افيور هندك خفتنات كان يعني مخابنه بلا نبيجن هم كان كريار يعني هما بلا موچت فلان وزارت يبدن و روجا پشتر يدي بيدي وحتى دمويك يعني بلا كريارت ما پتر مش گودنيت ما وجافا نحلكو هما حكمت بيجت ازديك مناكم وطبعا افهمي بصراحة مدفت منافته افا دستكي اف كردستان ما دستكي نامين دا اگر دستكي امين دا با فعلي با يعني دا موچت خلقی دنه دا پاره اینت سیکه دا عالم دنه شولی بوچه اوه حتی وگاوی باشه دبیشن امت امینی باشه بابا تو امینی سر هر دو چاوا پاکا چاک سازی ما نه وی بشت از امین وی تو وی امانتی بگهینی عالمه يعني ايكش بندت ما في مروفي جهاني بيجد 25 صديش دهاتي اوش سر عردي در كفيت و بريكا باران يعني او دهاتيش آخر در كفيت عردي در كفيت بو خلقي وي منطقه 25 صديش وي دهاتي بو خلقيه كا 25 صدامه جوي غازي جوي غازي جوان آوا و حتى دماهيكي كاني 25 صديش جوي دهاتي بو في خلقي باكا حقي من يعني از كانجي حق خوار گرم مخابنه يعني فيت مفروض اول خوب كان كون بيجين دستي واي امينه يعني واي والخوكري حتى خلقك مطلقا باوري بينمايه يعني في قوي هندي بيجي يعني اكو ام بيجين شرعي ترانو بيت كات هاي بشتام دي هو كاين كاز بارنا كات يعني فيسبوك بينا خاري مثلا بونمونه بله طريقه السوشيال ميديا دا بينا خاري بيجتا چند باوري في حكمتيه مثلا دي بيشت از مجادميه هيوادو اوا 2020 هيوادو اوا في قوي عمل چند هيوا 7 بيش خلقي كده چند باوري هيا كاس نو بيش من باوري هيا يعني صدا 1 2 3 تنبن
نوتش صادي نوتو بين صادي خلك يدوش ما باوري نما يعني أبا أول خوكري مفروض أبا بين سرخب زيترين دم بين سرخاتو أو خوش جوزراني بزفرين نبض بچكي عالمك بجيت هر چابیت یعنی دا شرمش عیال خود نکرد یعنی ول عالمیاتی شرمش عیال خود کم چند خانی و ما اگر موچه نبیتو شول نبیتو اپادی چه بدت خانی خود بدی چه خدمت عیال خود کردی چه خدمت دیکو بابت خود کردی چه خدمت ساخلمی خود کرد او کنگی ما حتی کنگی یعنی مفروض بزیتنی دم حکمت مال خوب زفریت و ام کدا دست خوشیلی بکن بجنی صحت تا خوش آفرین بوده یعنی ویگوی کس دست خوشیلی نکرد یعنی اندامه که یه دست حالاتی نبیتی نیزی که وانا نبیته که کس دست خوشیلی نکرد بوچی چون کد شکل سانه کریه حتی دست خوشیلی بکرد خاصتا وان سال دمایی که یعنی مخابنه و 6 ساله که امید قیرانت گله که دجوار داد جین خاصتا ما مستعفن یعنی نه بس ام کرد یعنی فید قال خود کن یعنی برای خود اوه ایران دشمن ما اوه ترکیه دشمن ما اوه عراق دشمن ما اوه دولت زلهز دشمنت من همین دشمنت من اشنم جی دشمنت خوینه يعني كانجي ام ديال خو زفرين كانجي باش خلي دجمني من بوش على خونا زفرم بوش از بو خلكي خوي باش نابم يعني بله سپاس دەکەم دەگەرێ وڵات دواتەرگە دەرفتمانە بوو ماوەسا بگرێم وڵای بڕست هەوارد بە خۆپیشاندان و کاریگەریەکانی ئەگەر پێ دوای خۆپیشاندان سەرتاسەری هەبێت کاریگەریەکی باشتری نابێت یاخود زۆربەی گۆڕانکاریەکان لە سەرتاسەری و لە پایتەختیشەوە دروست نابن بێگومانەوە شتێکی زۆر وازەحە ئەگەر ئێمە بتوانین خۆپیشاندانەکانمان سەرتاسەری بووایە وەکو تەجروبەشمان هەبووە لە چەند ساڵی ڕابردووە ئێمە لە 2 ساڵی ڕابردووە لە هەولێر خۆپیشاندانێکرا بەداخۆکەوتا خۆپیشاندان و کاریگەری خۆی هەبوو لە ماوەی پێشواکە لە دووهۆگەوەی کرا کاریگەری خۆی هەبوو ئەگەر تۆ بێت و خۆپیشاندانەکە سەرتارەسەوە بالفعل زۆر کاریگەری زیاترە و دەسەڵات دێنێتە لەرزە و چۆکی پێدایە ئەگەر بەردەوامی بدرێتێ بەڵام بەداخەوەی کابینین ئێمە لێرە ئیتر هۆکارەکە هەرچی هەمومان نەزانین ئەو زۆڵم و زۆر وستەمەیە کە لەو سنوورەیە بەداخەوە کە بە شێوازێکە کرێت کە ڕێلاجینا وەکو مامۆساوتی کاگسا ئیشارەتیان بۆیە کە ناڕزایەتی خەڵکیەکان لەوانەیە لەوێ زۆر زیاتر بێ وەک لە سلێمانی بەڵام ئەوی سلێمانی تر بەوە ڕاهاتوە تا ڕادەیەک خەڵکەکەی کە زیاتر ئەو ناڕزایەتی دەربرێ و ئەگەر سەرتاسەریش نەبێ کاکە حەکیم بەداخۆ یانیەوەی کە منێڵێم ئێستا بۆ نزیکەی 9 ڕۆژە کارمەندانی هاتوچۆ لەسەر شەقا باش بەداخەوەی کە بینیمان ئەو پاڵپشتی کە لێیان نەکرێ زۆر کەمە یعنی ئەگەر تۆ لێرەش بەس کاری چی بۆ نمونە کاتێک کاسبکار خۆپیشان دەکات بەس کاسبکارە کاتێک مامۆستا کارمەندی هاتوچۆ کارمەندە بۆ هەماهەنگیەک نییە یعنی هەموو خەڵک پشتیوانی لە داواکاری یەکتر بکات خۆی کێشەکە ئەمەیە کە من وتم حیزبەکان هەمووی بەرپرسیارن لە هەموو کەمتری لە بچووکترین و تا گەورەترین شتێکە لە وڵاتەیە ڕۆت بەداخۆ کاریگەری حیزب ئیشی حیزب لە ناو کۆمەلگاوی ئێمەیە بە شێوەیە کە هەموو ئەو ئەڵقانی کە بەیەکەوە پەیوەندیانی هەمویان بچڕانەوە یعنی هاتووە لە ناو کاسبکارانە کۆمەڵی خەڵکی هەیە کە بەرژەوەندێکی خستوێت بەردەست ئەزانێ گەر ئەو بەرژەوەندی لێ بەرامبەر ئەم دەسەڵاتە بەدەست لەوانێ ئەو بەرژەوەندیە لە دەست بات لە ناو مامۆسایانە لە ناو کۆمەڵە چاوسورکردنەوە لەوە پێش هەبووە کە بینیمان تەنانە لەسەر لینی جیابوونەوەی سیاسی چەنەها کەس بێ موچە کرا و موچیان بردرا و ئەمانە بەڕاخەوە یعنی دەستیان بۆ زۆر شت بردووە کە خەڵکی تەواو ترسانوە دەستیان ئێمە بینیمان لەسەر شکاندنی پەنجەرەیەک چەند کەس خەڵتانی خوێن کرا لەسەر جادە یعنی بەداخەوە کەوا بینی تۆ لە وڵاتی کۆکمە بەدەیان مارکێت و بەدەیان بارگای حکومی و هین تەنانە لە ناو عێراق بینیمان چەند محافەزە سووتێنرا چەند مقڕی حیزب سووتێنرا شتێکی وامان نبینی بەو دەرەجەی کەوەی کە لێرە ڕوویە ئەمە وای کردووە بەداخەوە پەرتەوازەیەک لە ناو خەڵک باش ئەگەر کوێ نەگرن لە خەڵک دۆخەکە بەرەو کوێ دەڕوات وەڵام من دڵنیا دەکەمەوە لەوانەیە ئیتر کارگەیشتەوەی کە خۆپیشاندانی مەدەنیانە ئیتر خەریکە خەڵک لێی بێهیوا بێت لەوانەیە ئێستا خۆپیشاندانی کە سبەینێکە هەوڵمان بۆیە و ڕێکمان خستووە بەداخەوە کە حەزمانە کرد سەرتاسەری بووە وەکو خۆت وتە بۆی کاریگەری زیاتر بووە ئەگەر ئیتر ئەمانە لەوانێ بەرەوە بڕایتر خەڵک لە خۆپیشاندانی مەدەنیانە بێ ومێد بێ کامەش بەداخەوە کە منەواڵێم بەڵام تووڕی خەڵکە بوو کوڵێت ینی لە کوڵانایت لەوەیە بتەقێتەوە چۆن منجەڵی بخارێگاتە ڕادیەک و سنووری خۆی تێپەڕان ئێمە قەت حەز ناکەین بگاتەوە ڕادێت چکە دایمەن ئەو شتانە ماڵ وێرانی پێوێ بەداخەوە ئەبینین چکە هەنێ وڵاتمان لەبەر چاوە ئەمانە کامە ئێڵێم زۆر بەداخەوە ئەمانە کۆمەڵی خەڵکیان هەیەیان پارێزێت هەمومان نەزانین بە سەراحەت بڵێن تورکیا و ئێرانم دەسەڵاتە پارێزێ لەبەرەوەی
بۆی ئەوان ئەزانن بەرژەوەندی ئەو دووڵاتاوە ناپارێزن بەرژەوەندی خەڵکەکەیان ناوێ لەبەرەوەی بەڵام کە سنوور تێپەڕی و هینیشکرا لەوانەیە خەڵک گوێی ئەوە ناتێ خەڵک کە زۆری بۆیە خۆیە کوژە خۆیە سووتێنێ لەبەرەوە لەوانەیە ئەمە ئەگەر بگاتە ئەوە هەم بۆ ئەوان و هەم بۆ خەڵکیش خراپە هیوادارین گوێ لە خەڵک بگرن هیوادارن بێنەوە سەرخەت ئەو پارەی هەر ئەوە ناڵم تا ئێستا کە بردووانە لەنەوە یەکەوە ئەگەر بەخەم خەڵکەوەنەوە ئێمە ئێڵێن وانە فەرمو هەنێ لەو مڵک و ماڵی خۆیان فرۆشن لەو سەروەتە بجێرنەوە و لە بەرامبەری شا بە خەڵگەڵم کە بەڕاستی بەیانی بەشداری بکەن و بەشکم سپاس دەکەم مامۆستا ئێکا گۆران کاتمەکەمەوە بە سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتی بۆچی سەرای و ناڕەزایەتی هەر بێدەنگیان هەڵبژاردووە؟ کاگۆران کاک حەشیم بەڵێ وتم سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتی بۆچی دەسەڵاتدارانی هەرێم ئەو بێدەنگیان هەڵبژاردووە کاتێکە خەڵک ناڕازیەوە لە هەولێریش هیچ جمەجۆڵێکەیە بۆ ناڕەزایەتی؟ خۆی کاک حەچیم من وەکو ئەوەی کە پارێزەرم جار هەیە بە کەسێک بڵی دەست ئەگە دز نەبیتن سکاڵا لەسەر تۆمار دەکاتن و کەسە توش سزا دەبیتن بەڵام ئەوانە بە دزایەتی خۆیان شک دێ بەڵام بەداخەوە یەک گوتاریەک نییە لە نێوان حزبەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان کە دەبوو ئەوانە بە شاملی بە یەکگوتاری هەروەک چۆن لە ماوەی پێشوو لەسەر بابەتی کاکسۆران یەکگوتاری هەبوو کاری تەواوی حزبەکانی ئۆپۆزیسیۆنە کە یەکگوتاری کاتێک کە لە پەرلەمان کشایەوە کاتێک زەختە دروستکە کە لە حکومەت بکشێەوە باشەم حکومەتە چییە؟ ئەگە خەڵک نەبێ ئەوان چنە بۆیە لەدەست خەڵکە من یە قەنەعەتم هەیە لەگەڵ هاوڕێیانیش باز لەوە دەکەین ترستە من درێژ ناکاتن چونکە هیچ کەسمان نەدیوە بە فیشەکێکی خۆپیشاندان بمرێتن دوای بێتەوە لە برسان بمرێ یاخۆ لە برسان بمرێتن دوازندی تۆبستە خۆپیشاندانی جارێکتر بمرێتەوە بۆیە ترستە من درێژ ناکاتن خەڵکی هەولێریش گەڕەکە هەژارنشینەکان چونکە هەولێر ناوێکی گەورەیە لەوەی کەوا خزمەت کرایە بەڵێ خزمەت کرایە ئێمە دەی بەڕاست برین ڕاست بە ئەوەکانی کە غەڵەتەکانش برین خەڵک بەڵام کۆمەڵێک وێنەی ساینزڕاکێشی هەولێر نیشان دەدرێتن ئێمپایر کە ئێستا کە 180 خەڵکی هەولێر شوێنەکەی نەدیتێت تەنها لە کەناڵەکان بینیویەتی کۆمەڵک شوێنی تر هەیە کە باڵەخانەی بەرپرسانە ئەوە تەنها ینی لە بۆ جوانکردن لە بۆ خۆیان خزمەتی خۆیان کردیە ئەگەنا کۆمەڵک گەڕەکت پێ دەڵێن ئێستا کە گەڕەکی مامزاوە کارێزان شاوێز پیرزین بنەسلاوە تەواوی ئەو گەڕەکانی دارەتوو تەواوی ئەو گەڕەکانی کە ئێستا کە لە مس ئەحمەد و بەخوار و هەمووی ئەطرافی هەولێر و محەلەکانی ناو هەولێریش خزمەتگوزاریان کەمە هەشتی حەسارۆکان تاوەکو ئێستا خزمەتگوزاری بۆ نەچوە چەند ساڵە باشە کوردستان یعنی نەیتوانی وەک پێویست خزمەت بکاتن بۆیە خەڵک باسی لەوەی کرد کاتم زۆر کەماوە ئەگەر کەمتر لە خولەکێک سپاس دەکەم زیاتر قبول ناکاتن لە داهاتوو بە دڵنیاییەوە خەڵک قبولی ئەوە ناکات زیاتر بۆیە هەروەک ئاماژەم پێدا بەڵام کاری تەواوی حزبەکانی ئۆپۆزیسیۆنە یەکگوتاریان هەبێت و پاڵپشتی خۆپیشاندانەکان بکەن هەروەها ئەوەشمان بیر نەچێتن دادوەرەکانیش نابێت دادوەر لە هەرێمی کوردستان قەڵەم فرۆش بێتن چونکە ئەم حکومەتەکە دەڕواتن بەیانی دوو بەیانی مناڵەکانی ئەو دادوەرانە بەداخۆ من تعمیم ناکەم بڵێم هەموو دادوەری چاک و چالاکمان هەیە باشمان هەیە بەڵام ئەو دادوەرانەی کە قەڵەمی خۆیان فرۆشتووە کەوا خۆیان فرۆشتووە بە دەسەڵات ئێستادا ڕەش سپی دەکەن سپی ڕەش دەکات بۆ ئەم دەسەڵاتە بەداخەوە ڕۆژگارێک دێتن مناڵەکانی وا لەناو مەجلیسەکان کاتێک ناوی بابیان دێتن زوو مەجلیسەکە بەجێ دێڵن بەڵێ سپاس دەکەم کاک عیسا دوا پرسیارشم بۆ بەڕێزت سەبارەت بۆی کەوتت ئەمە لە هەر وڵاتێک بە حکومەت هەڵەوەشاوە دەستی لە کار دەکێشا بۆچی ئەم بڵێن ئەمە لە کوردستانی بە کورتی بێ سپاس دەکەم عفوا کات دووبارە کە ئەس حالی نەبوو بەڵێ بەڕێزت دەمە لە هەر وڵاتێک بواە دەبواە حکومەت دەستی لە کار کێشاوە بۆچی حکومەت دەست لە کار ناکێشێتەوە بە کورتی بێ و سەبارەت بە ناڕەزایەتیش لە دووەک سەرەڵداتەوە بە کورتی بێ سپاس دەکەم کورتی یعنی ئەڤە vێت حکمەت ما گوتی بێتە سەرخەت ئەگەر نەوێت حکمەت دەستش کاری بکێشی بچیتە پەرلەمانی بشتێ برە ئەس نەشم حکمەتی وێ پڕێڤە ئەڤە ژی نایتەکردن مستەحیلە ئەڤە نایتەکردن چونکە گەشتە دە ساڵێتی بزەحمەتە دە ساڵەتی بەردەت یعنی حل ئەوە ئەس بینم ئێکش سێ حەلایە خەڵکێک خوب پێشاندانێت مەدەنی بکات و مهلتێکی بدەدە حکمەتی بشتێ وێت و چاکسازیە بکەی و فەرمان بەردەوامێت خوب کەن حەزب وڵا سوڵدا ئاریشە نەچێبن
اگر حکمت نهات سرخط وید خلک وید فرمان بجی دامنه کن همی پیک و جاره کدی رب نو خوب پیشان دانید مدنی کن و بجنه حکمت جاره کدی لیو دوباره کن اگر هر فایده نکر یعنی حوالت خوب بین دف المتحده و بجنه ولات ایگرتی بجنه بابو حالو مسئله يعني أبنائنا سرخط حالي ما باش نوكن بس حتى هو حيني بلكي اللهم بری اینگه حکمت بده سرخط و علاج کن وی وضعی بکن. سپاس دکم زور سپاس با برزان عیسی صدیق برواری چالاکی مدنی که ل دوکو لگم مامبوی هروا پارزار گوران دیبگی که ل هولی رو لگم مامبوی هروا ماوسنا شورا حما غریب نوری ماوسنا سر بخون رازی که لسوی سرکی لگم مامبوی سپاس با بینرانی برز سپاس با کارانم تا برنامه دیگه خواهد نگم.